خوێندکارانی خۆشەویست لە خزمەتان داین بۆ باسکردن لە شێوازەکانی وەرگرتنی خوێندکاران و قوتابیان لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2018-19 پێش ئەوەی بینە سەر سیستەمەکانی وەرگرتنی خوێندکاران دەمەوێت چەند بە دەرچوانی پۆلی 12 بڵم. یەکەمیان پێویستە خوێندکار پێش ئەوەی هیچ فۆرمێک پڕ بکاتەوە ڕێبەری وەرگرتنی خوێندکاران قوتابیان بە وردی بخوێنێتەوە. هەروەها دەرچوانی پۆلی 12 کە دانەیە باشترکردنی تێکرای معدل بکەن یان تەحسین معدل بکەن پێویستە بەشداری سیستەمەکانی زانکۆلاین و وەرگرتنی ڕاستەوخۆ کلیدێت نەکەن لەبەر ئەوەی ئەگەر بەشداریان کرد دواتر ناتوانن تەحسین معدل بکەن و هەژمارکردنی پۆلی 11 لەگەڵ پۆلی 12 بە داتا ڕێکخراوە پێویست ناکات خوێندکار هیچ خەفەتێکی پێوخۆیان هیچ بیری لێ بکاتەوە و پێشکەشکردنی وەرگرتن لە زانکۆ پەیمانگەکان بۆ سەرجەم سیستەمەکان بە شێوەیەکی ئۆنلاین دەبێت و هەر خوێندکارێک کە گرفتێکی هەبێت دەکرێت سەردانی تۆماری گشتی زانکۆکە بکات. سیستەمەکانی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان 4 سیستەمە زانکۆلاین، ڕاستەخۆی زانکۆی کریدت یاخود وانەی پەیوەندیدار پێدەوترێت. ئەم دوو سیستەمە لە بەیانیاندا جێبەجێ دەکرێتەوە و پێویست بۆ ناکە خوێندکار پارە بدات یاخود خەرجەکەی لەسەر حکوومەتە. خوێندنی پارەدار لە بەیانیان و خوێندنی ئێواران ئەمانە بە پارەیە کە خوێندکار مەرج شایستەدارایەکان بە خۆی دابین دەکات. مەرج گشتەکانی وەرگرتنی خوێندکاران پێویستە جنسیە عێراقی هەبێت و ڕێگەزنامەی عێراقی هەبێت، هەروەها تاقیکردنەوەی لە پۆلی 12 لە سنووری هەرێمی کوردستان کردبێت، تەمەنی لە 30 ساڵ زیاتر نەبێت بۆ بەیانیان یانها بۆ بەشی وەرزش نابێت تەمەنی لە 25 ساڵ زیاتر بێت و ئەگەر خوێندکار کۆنمەکە لە 85 زیاتر بێت مەرجی تەمەنی بۆ لا دەچێت و پێویستە بە پێی پسپۆڕەی گشتی بە پێی ئەو بەشەی تەقدیمی دەکات پێویستە لە پشکنینی پزیشکی دەربچێت. بۆ بەشە زانستیەکان بە تایبەتی و زانکۆلاین هەندێک مەرجی تایبەتیمان هەیە. بۆ کۆلێژی پزیشکیەکان پزیشکی گشتی دەدان دەرمانسازی پێویستە تێکرای نمرەکەی لە 85 کەمتر نەبێت و کۆنمرەی کیمیا و بیۆلۆژی فیزیکی لە 240 کەمتر نەبێت، پزیشکی ڤێتەرنەری کیمیا و بیۆلۆژی فیزیکی لە 210 کەمتر نەبێت و کۆلێژی ئەندازیاری نەوت و بەشەکانی نەوت و پەترۆلی کیمیایی کە تێکرای نمرەکەی 80 کەمتر نەبێت و تێکرای کیمیا و بیۆلۆژی فیزیک بکاتە 240. ئەگەر هاتوو خوێندکار لە کاتی پەرکردنەوەی فۆرمی زانکۆلایندا یەکێک لەم بەشانەدا دەبێت هەست بەمە بکات کە دیارە کۆی تێکرای ئەم سراوەتی بۆ منە ناگاتە 240 بۆیە ئەم بەشەیە پێ نادات. سەرجەم بەشەکانی تری ئەندازیاری تێکرای نمرەی 80 کەمتر نەبێت و بابەتی کیمیا و فیزیک بگات بە 160 و بۆ بەشی تەلارسازی و بیناکاری کێشەی ڕنگبینینی چاوی نمرەواتە بتوانێت ڕەنگەکان یەکتر جیا بکاتەوە. کۆلێژی پەرستاریان بەشی پەرستاری ئەمە مەرجی چاپێکەوتنی هەیە و ڕێژەی لە 75 بۆ مێینێ و لە 125 بۆ نێرینەیە. بەشەکانی تەندروستی وەکو مایکرۆبایۆلۆژی و زانستی لابووری پزیشکی و یاخود میدیکال سایکۆلۆژی وانە ئەمانە نازناوی پزیشک وەرناگرن و 4 ساڵ دەتوانن بخوێنن. کۆی نمرەی کیمیا و بیۆلۆژی و فیزیک دەبێت بگاتە بە 210. پلاندانان و جێی کە ئەمە لە زانکۆی دووەکێ 5 ساڵ و ساڵی بە 3000 دۆلارە و لە کۆتا ساڵ بە خۆڕایی واتە پارەی دەوەرناگیرێت، بەڵام ئەمانە نازناوی ئەندازیاری زمان وەردەگرن و بخوێنینیان بە زمانی ئینگلیزی دەبێت و کۆرسێکمیان تەنها زمانی ئینگلیزی دەخوێنن. با مدیکال ئەندازیاری دهۆک کە ئەمەش ساڵانە 4000 دۆلارە واتە ئەم دوو بەشان بچێت بە پارەیە کە خوێندکار دەیە بخوێندێت پارە بدات و مەرجی تایبەتیش دەیە ماتماتیک و فیزیک لە 160 کەمتر نەبێت. زانستی تاقیگەی پزیشکی زانکۆی چەرمۆ کەم ساڵانە بۆ زانکۆی ڕاپەیش تەڵدەی بکرێت، کیمیا و بیۆلۆژی فیزیکی لە 210 کەمتر نەبێت و تێکرای وانەی ئینگلیزیشی لە 170 کەمتر نەبێت. بەشەکانی زانکۆلاین دیارە سەرجەم بەشە پزیشکیەکان و زانستیەکان و ئەندازیاری و بەشی یاسا و لە زانستیەکان بیۆلۆژی و کیمیا و کۆمپیوتەر میدیکال مایکرۆبایۆلۆژی ئەوانە زانکۆلاینن و هەندێک لە کۆلێژی زمان بە زمانی ئینگلیزی ئەمە زانکۆلاین زانکۆی سلمانی و بەشە تەندروستیەکانی پۆلۆ تەکنیکیەکان و پەیمانگا تەکنیکیەکان بە هەمان شێوە زانکۆلاین. بەشەکانی تی ڕاستەوخۆی زانکۆی کەم ساڵ بۆ بەکریدێت یاخود هەند پەیوەندیدار ئەمە کۆلێژی زانست بەشەکانی فیزیا ماتماتیک ژیۆلۆژی و کۆلێژی پەروەردە سەرجەم بەشەکانی کۆلێژی پەروەردەی بنەڕە سەرجەم بەشەکانی کۆلێژی ئاداب سەرجەم بەشەکانی و زانستە مرۆڤایەتیەکانی و کارژێری ئابووری کۆلێژی کشتکاڵ و وێزانکۆ پۆلۆتەکنیک بەشە کارژێر و ئیداریەکان ئەمانەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەبن. لەو سیستەمە تازانەی کە 2 ساڵە پەیڕەوی دەکرێت وەرگرتنی خوێندکاران بە سیستەمی ڕاستەوخۆ کریدیتە کە ئەمە بەرنامەیەکی ڕێکخراوە ئەلکترۆنیە دوای ئەوەی خوێندکار ناو بشەی تێپەر خۆی داخڵ دەکات لاپەڕەکەی بۆ دەکرێتەوە زانکۆلاین ڕاستەوخۆ پارەڵ ئێوارە کام بەشەی بووێ لە کام سیستەمە دەوێت تەقدیم کات دەتوانێت سەرەتا لێوە دەست پێ بکات ئەنجام بچێت بۆ سیستەمەکەی تریان.
لەم سیستەمەدا کریدت دواتەوانەی هاوپەیماندار هەژمار دەکرێت و کەمترین کۆنمرەی پێشبڕکێ بۆ کۆلێژ لە 65 و ئەو پەیمانگار لە 66 واتە خوێندکار لە 65 کەمتری هەبێت ناتوانێت تەقدیمی وەرگرتن کا بۆ زانکۆ واتە لە زانکۆ وەرناگیرێت و لە 60 کەمتر لە پەیمانگار وەرناگیرێت لە بەیانیاندا و دەرچوانی ئەم ساڵ و پار بۆیان هەیە داواکاری پێشکەش بکەن بۆ خوێندنی ساڵی 2019 و لە هەمان کاتدا پێویستە خوێندکار 50 بەش هەڵبژێرێت بۆ بەشی وەرزش و هونەرە جوانەکانی خوێندنیستانی ئەمە مەرجی چاپێکەوتن هەیە وەکو ساڵانی پێشوو خوێندکارانی بەرزتکە ئەگەدار بن لەم سیستەمەدا دابەزینی لێ ناکرێت هەر خوێندکارێک بەم سیستەمی ئەم ساڵ کریدت ڕاستەخۆ وەرگیرێت ئەمە ناتوانێت دابەزین بکات بۆ منە بۆ بەشی باخچەی ساوایان یاخود دەروزانین وانەی پەیوەندیدار بۆ ئەم دوو بەشە چییە زمانی کوردی عەرەبی و ئینگلیزی کە هەرێکیانێکی دە کریدتی لەسەرە بۆنە ئەگەر خوێندکارێک نمرەی کوردیەکەی 85 بێ نمرەی عەرەبی 67 بێ نمرەی ئینگلیزی 78 بێت لەبەرەوەی هەرێکێکیان دە کریدتی لەسەرە هەرێکیان زەربی دە دەکرێت کە کۆیان دەکاتە چەند 30 کریدت ئەمە دەکاتە 850 670 780 سەرجەمی دەکات چەند 2300 لەبەرەوەی 30 کریدتە دابەش سی دەکەن دەکات چەند لە 176.66 جارێکی تر ئەمەی کە دەستمان کەوتووە ئەمە لە سەتەکەی لەبەرەوەی نمرەکانمان لە 100 حساب کردووە جارێکی کە چی دەکەینەوە لە 180 دەگرینەوە وەکو هەمان شێوەی پێشوو چۆن دوولادونەوەمان کە بۆ لە هەفتەیەکە ئەگەر لە 176 بێ ئەی لە 30 چەندی دەبێت دەکاتە 22 لە 199 بۆ بەشی ئینگلیزی وانەی پەیوەندیدار چییە بۆ منە کوردی عەرەبی ئینگلیزی بەڵام لێرە سەی دەکەین کوردی 5 یەکەی لەسەرە عەرەبی 5 یەکەی لەسەرە ئینگلیزی 20 یەکەی لەسەرە یان 20 کریدتی لەسەرە ئەگەر خوێندکارەکە بۆ ئەم نمرەی هەبێت بۆ نمرەی کوردی لە 185 بێت ئەوە زەربی 5 دەکرێت چۆن کوردی 5 کریدتی لەسەرە بۆ عەرەبی زەربی 5 دەکرێت 5 کریدتی لەسەرە بەڵام بۆ ئینگلیزیەکە 78 چەند دەسێت 20 کریدتی لەسەرە بۆ سەی دەکەین بەپێی ئەم خوێندکارەی کە دەرزەی ئینگلیزی بەرز بێت ئەوە شانسی وەرگرتنی زۆر زیاتر دەبێت لەبەرەوەی 20 کریدتی لەسەر دەرزەکە بەرز دەبێتەوە کۆی ئەمانە دەکاتە چەند دەکاتە 2340 جارێک کە دابەشی سی دەکەین لەبەرەوەی 30 کریدتە دەکات چەند دەکاتە 177.3 و ئەمە جارێکی لە چێ لە 100 چونکە بۆ دەرزەکانمان لە 100 حساب کردوون یا هەژمار کردوون جارێکی لە 177.33 هەبێ ئەی لە 30 چەند دەکات دوو لای دوێنێوان دەکەین چەند دەچێت بۆ منە 23 لە 1191 بۆ دەرەچێت بۆ بەشی بیرکاری ژمێریایی و ئابووری لە خزانستی بۆ منە بەم شێوەیە حسابێک نمرەی بیرکاری 85 بێت سێ دەکەین دوێرە بۆ بیرکارەکە چەند لەسەر 20 کریدتی لەسەرە و ئینگلیزی چەند لەسەر 5 لەسەر و عەرەبیش 5 لەسەرە وەکوەکەی 2145 دەکات بە هەمان شێوە چەند دەکات بۆ منە لە ستاسەکەی دەکاتە 23 لەستا لە 1449 سیستەمێکی کەمان یاخود شێوازێکترمان هەیە بۆ وەرگرتنی خوێندکاران ئەویش سیستەمی پارەوێڵە و پێویستە ئەم مەرجانەی پێ هەبێت خوێندکار دەچووی پۆلی 12 ئامادەی زانستیان لێژەیی بێت 5 ساڵ بەسەر بێتچوونی خوازیار تێپەڕینەوە لە پۆلی 12 ئامادەین تەمەنی خوازیار لە 35 ساڵ زیاتر نەبێت بۆ وەرزش لە 30 ساڵ زیاتر نەبێت و بۆ بەشەکانی تر لە 40 ساڵ زیاتر نەبێت و کەمترین کۆنمری ئەم ساڵ بۆ وەرگرتنی خوێندکاران ئەم ساڵ دەبێت بە بنەما بۆ کۆلێجی پزیشکی گشتیدان دەرمانسازی ڕەتچاوی 30 نمرە کەمتر دەکرێت واتە ئەگەر کەمترین کۆنمری وەرگرتن بۆ خوێندکاران لە پزیشکی گشتی 670 بێت ئەوە خوێندکار دەتوانێت بە 640 وەرگێ لەبەرەوەی 30 نمرە کەمتر بۆ کۆلێج پزیشکی بۆ ئەندازیاری یاسا 35 نمرە بۆ باقی بەشەکانی تر 45 نمرە کەمتر وەردەگیرێت و دەچوانی کۆلێژ پەیمانگاکان بە هەمان شێوە مافی ئەویان هەیە کە تەقدیم بکەن لەسەر کۆنمرەی ئامادەیان مەرجی کۆنمرە بۆ کۆلێژ لە 160 بۆ پەیمانگا 155 بۆچی بۆ خوێندنی سیستەمی پاراڵێڵ و بەیانیان کە پێویستە خوێندکار بە پارە بخوێنێت یاخود شایستەیەکی دارایی بدات لە بەرامبەر خوێندنەداتمان خوێندکار دەبێت چکە شایستەیەکی دارایی بدات کە ئەمال بەپێی هەر زانکۆیەک بەپێی بەش و کۆلێژەکەی خۆی بڕێک پارەی دیاری کردووە کە ئەمە ناچی ناوردەکاری بۆ ئەمە خاڵێکی تر کە پێمان باشە باس بکەین لێرە لێخۆشبوونێکی بۆ خوێندکاران ئەگەر خوێندکار لە ساسی خۆی لەساس بەشکەی یەکەم بێ 75 لێخۆش دەبێت دووەم بێ 55 لێخۆش دەبێت ئەگەر سێم بێ 25 و دابەزین و گواستنەوە لەم سیستەمی پارەڵێڵ داناکەواتە خوێندکارانی بە پاڵێڵ وەرگگیرن ناتوانن گواستنەوە یاخود دابەزین بکەن هەندێک مەرج و ڕێنماییترمان بۆ وەرگرتنی خوێندکاران لە ئێواران پاراڵە بچکە مامۆستایانیشمان هەیە پەروەردەی ئەو ئێمە باس دەکەین باس لە ئێوارانە دەرچی پۆلی 12 دیارە خوێندکار دەبێت بە هەمان شێوە دەرچی پۆلی 12 بێت
و کۆنیمەکان نابێت لە 6 بۆ 65 کەمتر بێت و دەرچی پەیمانگا بۆ هەیە تەقدیم کات و بۆ ئەم ساڵ بەشی یاسا و سەرجەم بەشە زانستەکان لە زانکۆکاندا دادەخرێت ئەوە دەمێنێتەوە بەشە وێژەیەکان و بەشە کارگەرەکانن کە دەکرێت درێژیان پێ بدرێت بە هەمان شێوەیەشدا بەشێک لە بەخشین هەیە بۆ یەکەم و دووەم و سێمەکان و خوێندکار پێویستە شایستە داراییەکانیان دابین کات. زۆر سوپاس، هیوادارم کە سوودی لێ بینون ببێتە هەندێک بێوە کە هەڵە نەکەن لە کاتی پڕکردنەوەدا. ئینشاڵڵا بە ئارزووخۆتان وەردەگیرن لە زانکۆ و پەیمانگاکان.